جاري بخير بتشن سرسري من سرچوبت من حسين برا خبرة إيران ساكركي من أوالف شقلانية مازالم هیواش تێکی هاتوتۆ بە من کۆمەڵی هونەرە جوانەکان لە یۆتۆبۆری ساڵی 2001 بە شێوەیەکی ڕسمی لەلایەن دەستگا فەرمیەکانەوە تۆمارکرا و مۆڵەتی کارکردنی پێبەخشرا. ئەم کۆمەڵەیە نزیکەی 350 ئەندامەگرێتە خۆی. هەر لە سەرەتای دامەزراندنیەوە چالاکی هەمەجۆری هەبووە بۆ نمونە شانۆ، شێوەکار و فیلم و هەڵپەرچێ و موسیک و کۆڕ و سیمینار. ئێمە وەکو کۆمەڵی هونەرە جوانەکان نەخشا و پلانێرینێکی دوور و درێژمان هەیە ساڵانە کەوا لە مانگی 11 هەموو ساڵێک دیداری فیلمی کوردی ساز ئەکەین و لە نەخشەی ئەوەشمان هەیە لە ئایندەکەوە ئەم دیدارە ببێ بە فیستیڤاڵێکی فیلمی کوردی هەنگاو بۆ ئەوانین. هەروەها لە مانگی سێ ئێمە دیداری شانۆی کوردیمان هەیە کەوا لە هەوڵ دەین لە هەوڵی ئەویان لە چوارپارچەی کوردستانەوە شانۆکارانیش بانگێشی وڵاتی سوید و شاری یۆتۆبۆری بکەین. هەروەها لە نەخشەی ئەوەمان هەیە کەوا لە ئایندەیە لە مانگی چوار هەفتەیەکی ڕۆشنبیری و ڕووناکبیری بۆ هونەرمەند بۆ نووسەران و ڕووناکبیران ساز بکەین. ئەوش نەخشەی ئەوەیان کەوا بتوانین هەر لە شاری یۆتۆبۆری هەتا لەو سێچنکەوە کارێک بکەین کەوا پردێ دروستکەین لە بینی کوردستان و وڵاتی سویدا. جێ خۆشحاڵی ئێمە ئەوەیە لەم کۆمیتەیە کۆمەڵی هونەرمەند و وێنەگر و دەرهێنەری سینەماکار و ئەوانە لە کۆمەڵی هونەرە جوانەکان لە دەوری ئێمە بەیەکەوە خڕبووینەتەوە تاوەکو بیر و بۆ چون بگۆڕینەوە بتوانین لە ئایندەیە شتەکانمان باشتر بێت و بۆ بەرەو باشتر هەنگاو بنین. لە هەمان کاتە ئەم کارانە کارێکی سادە و ساکار نییە کە ئێمە ناوی ئەبین خۆی لە خۆی ئەمە بودجەتێکی زۆر زۆر و گەورەی ئەوێ بەڵام تا ئێستا ئێمە کۆمەڵی هونەرە جوانەکان لەسەر بودجەی کۆمەڵەکەمان نە لە حکوومەتی سویدی نە لە حکوومەتی کوردستان هیچ بودجەیە هیچ پارەیەکمان وەرنەگرۆ سەرۆت و سامانی کۆمەڵەکە لە ڕێگای ئیشکردنی خۆمان لەگەڵ دائیری ئیشی سویدی توانیمان هەیە پارە بین ناو کۆمەڵەکەەوە تاوەکو بتوانین خزمەتی کەلتور و ئەدەبیاتی کوردی خۆمانی پێ بکەین. کۆمەڵی هونەرە جوانەکان لە یۆتۆبۆری لە دووەم دیداری فیلمی کوردیدا جارێکی تر کۆمان دەکاتەوە لە نمایشکردنی 5 فیلمی کوردی لە هەر چوار پارچەی کوردستانەوە. فیلمی سەما لەگەڵ ئەسپەکاندا کە کارێکی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە لە بەڕێوەبەرایەتی هونەری سینەما لە سلێمانی لە دەرهێنانی سەردار خەلیل. ئەم فیلمە باز لە کارەساتەکانی سەردەمی ڕاپەڕین دەکات. فیلمی ڕێگا بۆ حەلەب کە کارێکی ڕۆژاوای کوردستانە لە دەرێنانی شیار ئابدی کە باسی کارکتەرێک دەکات لە ئەڵمانیا دەژی و دەگەڕێتەوە بۆ حەلەب تا دایکی بدۆزێتەوە. فیلمی کەوتنە خوارەوە لە ئاسمان کە کارێکی باکووری کوردستانە ئەم فیلمە لە دەرێنانی فرید کارەهاتە باز لە ناکۆچە سیاسی و کۆمەڵاتیەکانی ناو تورکیا دەکات. لە شاری یۆتۆبۆریەوە بە 2 ساڵەکێ دیداری فیلمی کوردی سازەکرێ. ئاماژ لەم دیدارە کۆمەڵی خاڵە بەڕاستی یەکێ لەو خاڵانی کە گرنگە ئێمە بە پێویستی زانین وەکو کۆمەڵی هونەرە جوانەکان هەندێک لەو بەرهەمانەیە و بەرهەمانی کە دانسخەن لە کوردستانە بەرهەمێنرن بگاتە کوردانی تاراوگە بە تایبەتی لە شاری یۆتۆبۆریا کوردێکی زۆر هەیە کە خەڵکێکی زۆر و هەوادارێکی زۆری فیلم و بواری هونەری و سیاسی و کوردێکی ئەکتیو لە شاری یۆتۆبۆریایە جالیەکی زۆر ئەکتیو لە شاری یۆتۆبۆریایە. پێمان باش بوو ئەمەم دیدارە لێرە سازکەین. ئەو کارەکەیەوە بازارگەرمی فیلمی کوردی لەو ئاستانیە کە ئێمە و بەرهەمانی لە کوردستانە و بەرهەمێن لە وەڵە سینەمایەکانی سویدا بیان بینین. بۆیە لە ڕێم دیدارانەوە لە ڕێم کۆبوونەوەنەوە ناچارین و بەرهەمانە بە بینەری خۆمان بگەێنین لە شاری یۆتۆبۆری و ئەگە کرا لە شوێنانی کەش. خاڵی کەلەوە دەرفەتێکە بۆ دەرهێنەرانی یا بۆ بەرهەمێنەری و فیلمانەکەم کارانیان سنووری کوردستان ببەزێنێ و بێتە دەرەوە لە سنووری فیستیڤاڵەکانی بەزێنێ. زۆر جاران فیلمانە تەنها بۆ فیستیڤاڵەکان نمایشەکرێ لە بەرکەسکیەکی کۆمەڵی گروپی هونەری یا کۆمەڵێ کەسی ئارزومەندی فیلم ئەم بەرهەمان نابینن. لە یۆتۆبۆری ئەم دەرفەتانە بۆ ڕخسا و خەڵکانێکی زۆر سادە خەڵکانێک ئارزوی فیلمەکان ئەم میشانە بین. خاڵی کێکە گرنگترە تەسەورەکەم
بەشێکە لە پرۆسی یاکردی ئاوێتەبوون لەگەڵ سویدیا ئێمە هەوڵێن کللتوری کوردی ئەوەی کە لە کوردستان بەرهەمێنێ بگاتە ئێرە کەم تا زۆر بینەرێکی سویدی ئامادە بن. فیلمی دوهەمین زستان کە کارێکی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە دەرێنانی سەلار سڵاوەتیە، ئەم فیلمە فیلمێکی کۆمەڵایەتیە. سنوورخان ئەمە جاری یەکێمەتی بۆ ناو سینەمان پێش ئێستا کار کردووە. فیلمی بیرەوەرەکانی سەربەرد کە کارێکی شەوکەت ئەمینە کامێرا بۆ تەجیاکەرەوەی دوو سەردەمی جیاواز، چیرۆکی ئازارەکانی ئەنفال و جینۆسایدەکانی بەعسیەکان بۆ سەر کوردستان. ئامادە باشیمان کردو بۆ ئەوی کە لەناو شاری ئۆتۆبۆریا شوێنە هونەرەکانیان بجێڕین بەدەر لە فیستیڤاڵەکە بیان بین بە ئەو شوێنانەی کە جێگەی هونەری وەکو هۆڵی ئۆپێرا وەکو هۆڵی شانۆی گەورەی شاری ئۆتۆبۆری و هەندێک لە مەتاحیفەکانی ناو شاری ئۆتۆبۆری کە پێویستە ئەو هونەرمەندانی لە کوردستانەوە تەشریفە فەرمون بۆ ئێرە ئەو جێگایانە ببینن لەبەرەوەی کە بە بڕوای من ئەوە تەسیرە کاتە سەر جۆری داهێنان و جۆری ئیشکردنی ئەو هونەرمەندانە. لەلایەکی ترەوە کۆمەڵی هاوڕێمانەیە کە خۆبەخشانە بەبێەوەی سەر بە کۆمەڵی هونەرجوانەکان بن هەر هاوکاریمان دەکەن لەم کارە وەکو کاری ئیداری وەکو کاری هونەری وەکو بردننی هۆڵەکان و لەگەڵمانان بۆ هاوکاری ئەو شتان. کۆمەڵی هونەرجوانەکان لە یۆتۆبۆری لە دووەم دیداری فیلمی کوردی جارێکی تر کۆمان دەکاتەوە تا بتوانن پردێک دروستکەن لە نێوان هونەرمەندانی کوردستان و هونەرمەندانی تاراوگە. لە ماوەی ڕابردوو